چیرۆکی ئەم جوتیارە لە شاری پیرسفڵی دەڤەری لاوندن لە باکووری ڤێرجینیا سەرنجڕاکێشە لە سایی باخەڕەزەکانی بووەتە ناوێکی درەوشاوی دروستکەری شەراب لە ویلاتی ڤێرجینیا و واشنگتن. کە سەیری زەویەکەم کرد بە دڵم نەبوو چونکە هیچی تێدا نەبوو، پەرژینی نەبوو، شوێنەکە تێک درابوو، وێرانە بوو، سەرەتا شوێنێکی خراپ بوو. تا 2 ساڵ نەمێرا بە دایکم بڵێم کە ئەم شوێنەم کڕیوە، بەڵام کاتێکی گونجاو بوو بۆ کڕینی مڵک، ئێستاش دەیبینی. ڕۆژگارێک دەڤەری لاودن لە باکووری ڤێرجینیا یەک ڕەزیشی لێ نەبووە. ئێستا ڤێرجینیاش هاوشانی کالیفۆرنیا لەسەر نەخشەی شەراب دروستکردنی ئەمریکایە. بەڵام دیارە ماندووبوون و نەفەس درێژی لە پشت ئەم سەرکەوتنەوە بووە. 2 جارم کێڵگەیم گۆڕیوە، سەرەتا کێڵگەی گەنمەشامی و فاسۆلیا بوو، بەڵام پارەی پەیدا نەدەکرد. دواتر کردم بە شوێنی ئەسبداری و دروستکردنی کا. ئەم ناوچەیە بە ئەسب ناودارە. خاوەنی ئێرە لە ساڵی 1994 نزیکەی 2 دۆنمی کردبووە ڕاز بە هیوای ئەوەی بیکاتە شوێنی شەراب دروستکردن. ئەوان خەڵکی کالیفۆرنیا بوون کە بەرهەمەکەیان کردە شەراب، خەڵک زۆر لێ ڕازی بوو. ئیدی منیش لەو کاتەوە مێوی زۆرم ناشت و دەرکەوت بەهای ئابووری ئەم زەویە ترێ و شەراب دروستکردنە، نەوەک ڕواندنی گەنمەشامی و فاسۆلیا. لە زۆر وڵاتانی دنیا باخەکانی ترێ بووەتە سەرچاوەی کارخانەکانی شەراب دروستکردن. دارمێ و ڕێزەکانی باخەترێ لەم وڵاتە بەشێکن لە بژانەوەی ئابووری ئەمریکا. لە هەمان کاتە گیرفانی جوتیارەکانیشیان گەرمە. لە ڕەزی ئەم پیاوە 7 جۆری جیاواز ترێ و 13 جۆر شەراب بەرهەم دێن و خۆی دەڵێ هەرچی جۆری ترێک بۆ شەراب گونجاو بێت لێرە ڕواندوێتی. لێرە جۆری تری ڤینیۆمان ڕواند، خەڵک پێی دەوتی ناتوانین ئەو جۆرە لە ڤێرجینیا بڕوێنین، ئێمە ڕواندمان. هەروەها بۆ جۆری سێڤنیۆنگ بڵۆگ ئەوە تا لەم باخەدایە نەک ناودارە تەنها لە ئەمریکا بەڵکو لە تەواوی جیهاندا. جۆری نەبیۆڵۆ شەرابی پاشاکانە و خۆشی پاشای شەرابەکانە، ئەوە ئیتالیا. ئێمە ڤێرجینیامان خستە سەر نەخشەی شەراب دروستکردن. دەڤەری لاودن لە باکووری ڤێرجینیا سەرڕای ئەوەی شوێنێکی دڵڕفێنە، ڕز و باخەکانی ترێ تەنها بۆ خواردن نییە، کلتورێکی شارستانی میلەتێک و پشتیوانی حکومەتیشی لە پشتە. ناوچەی ئیداری لاوندن زۆر هاوکاری بەرهەمەکانمان دەکات، پشتیوانی هەوڵەکانی شەراب دروستکردن دەدەن. بۆ ئەوەی سەرنجی نێودەوڵەتی بەلای خۆیان ڕاکێشن، یارمەتیمان دەدەن لە هێنانی کڕیاران، شەرابەکەمان دەفرۆشین لە ئەوروپا لە لەندەنیش. ئەمەش وای لێکردوین سەرنجی نێودەوڵەتی بەدەست بهێنین. لە ئەمریکا زۆربەی ڕێزەکانی ترێ بوونەتە شوێنی گەشتیاری بۆ خاوەنەکانیان و لە وڵاتەکەش پێشخستنی کەرتی گەشتیاریە. پشتیوانی کۆمەڵگاکە دەکەین، کاری زۆرمان بۆ خەڵک پەیدا کردووە. شوێنەکە تەنها باخ نییە، خانوبەرەی بۆ دروست دەکەین. 10 جۆر شەراب بەرهەم دێنین، لە بەرامبەریشدا لەلایەن حکوومەتەوە قوتابخانە و خزمەتگوزاری دابین دەکەن. سیستەمی کشتوکاڵی و پیشەسازی ئەم ناوچەیە زۆر پشتیوانن، ئەوەش هەمووی بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیارانە. لەم وڵاتە شوێنی خواردنەوە و کات بەسەربردن زۆرە، بەڵام ڕەنگە تام و لەزەتی شەراب بە دیار ئەو میێوانەی باڵا دەکەن جیاوازتر بێت. زۆر باشە بزانیت چی دەخۆیتەوە. بەرهەمەکی خۆماڵیە، لە هەمان کاتدا ئەوانەی لێرە شەراب دروست دەکەن ترێی باخەکان بەکاردێنن. دەزانی لە چی دروستی دەکەن، بە جیاواز لە چاو خواردنەوە لە بارێکدا کە نازانیت ئەو شەرابە چۆن دروست کراوە. شوێنەکەش دڵڕفێنە. لەو باوەڕەدام ئەم شوێنە کەشێکی شیا و ئارامی دابین کردووە. ئەوانەی لێرە کار دەکەن وەک هاوڕێوان، کاتێکی خۆش بەسەر دەبیت بە قسەکردن لەگەڵیان. شەرابەکەشیان زۆر نایەبە، شوێنەکەش زۆر دڵگیرە. بەرهەمی ڕێزەکان دەکرێت هیچ بەهایەکی ئابووری نەبێت، دەشێ ببێتە سەرچاوەیەکی گرنگی پیشەسازی و بژانەوەی ئابووری. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا لە شاری پیرسڤیل لە ویلایەتی ڤێرجینیا.